هەنگاو لە قۆناغی کۆتایی بەرنامەی ئەستێرەکانی زانکۆ نزیک دەبینەوە. شەمەندەفەری پێشبڕکێکە لە هەر وێزگەیەک ڕاوەستا و زانکۆیەک دابەزی. ئێستا تەنها 6 زانکۆ ڕوبەڕوو یەکتر دەبنەوە تاکو 3 زانکۆ خۆیان بگەنە قۆناغی پێشکۆتا. لە بەرنامەی ڕابردوو هەردوو زانکۆی لوبنانی فەڕەنسی و زانکۆی سەلاحەدین بەریەکەوتن. گەرچی سەرەتا هەردووکیان بەلاوازی دەستیان پێکرد، بەڵام هەر لە کردنەوەی کەتەگۆری دووەم ململانێکە گەرم و گۆڕتر بوو. با تەواوبوونی کەتەگۆریە زانستیەکان هەردوو زانکۆ لاوازیان بەدەرکەوت، بەڵام زانکۆی لوبنانی فەڕەنسی زانیاری گشتیان باشتر بوو لە زانکۆی سەلاحەدین، بۆیە خێراگەڕانەوە و توانیان خاڵی زیاتر تۆمار بکەن. بەڵام زانکۆی سەلاحەدین بەختیاوەری نەبوو، نەیتوانی بەردەوام بێت لە بەدەستهێنانی خاڵی زیاتر. لا قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکەکەسی زانکۆی سەلاحەدین زۆر هەوڵیدا بگەڕێتەوە بە شێوەیەک ترسی لە قوتابیانی زانکۆی لوبنانی فەڕەنسی دروست کرد کە بەم شێوەیە بەردەوام بێت سەرکەوتنیان لە دەست دەفڕێنێت. بەڵام زانکۆی لوبنانی فەڕەنسی توانی خۆراگر بێت و خەونی سەرکەوتنی زانکۆی سەلاحەدین لەناو ببات. لە کۆتاییدا زانکۆی لوبنانی فەڕەنسی با کۆی 95 خاڵ بەرامبەر 85 خاڵی زانکۆی سەلاحەدین خۆی گەیاندە قۆناغی چارەکی پێشکۆتا و زانکۆی سەلاحەدین بە سەربەرزیەوە سەکۆی بەرنامەکەیان بەجێهێشت. ئێستا ڕوبەڕووبوونەوەی یەکەم لە چارەکی پێشکۆتا دەست پێ دەکات. بەخێر بێن بۆ ئەستێرەکانی زانکۆ. خۆشەویستانم زۆر خۆشحاڵم بە دیداری ئازیز شادەبم لە قۆناغی چارەکی پێشکۆتا و دوو زانکۆ بەریەک دەکەون و نزیگەبنەوە لە فاینەڵ. زانکۆکان بریتین لە زانکۆی نێودەوڵەتی کوردستان هەولێر، من ناوم محەممەد ئەبوبەکرە، تەمەن 18 ساڵم، قوتابی قۆناغی دووەمی کۆلێژی پزیشکی گشتیم لە زانکۆی کوردستان هەولێر. هیواخوازم لە داهەتا بم بە پزیشکی دڵ هەولێر. ناوم محەممەد تاڕقە، تەمەنم 19 ساڵە، قوتابی قۆناغی دووەمی کۆلێژی پزیشکی گشتیم لە زانکۆی کوردستان هەولێر. هیوادارم لە داهاتوودا بم بە پسپۆری نەخۆشیەکانی مێشک و دەمەکە. من شەرکۆ محەممەدم، تەمەنم 20 ساڵە و قوتابیم لە قۆناغی سەیەم لە بەشی زانستی کۆمپیوتەر لە زانکۆی کوردستان هەولێر. هیوادارم لە داهاتوودا ببم بە خاوەن کۆمپانیایەکی ئایتی. من ناوم هاوردی دارات، تەمەنم 18 ساڵە، قوتابی قۆناغی دووەم لە بەشی ئەندازیاری شارستانی لە زانکۆی کوردستان هەولێر و هیوادارم لە داهاتوودا ببم بە ئەندازیارێکی سەرکەوتوو. بێگومان ئێمە ئاگادارین کە لە قۆناغی چارەکی کۆتایی هەم تیمی بەرامبەر هەم پرسیارەکانیش قورستر دەبن، بۆ ئێمە تا پێمان کراوە زانیاریمان کۆکردێتەوە لە بوار جیاجیەکان و هیواخوازین و گەشتبینین کە بیبینەوە. بۆ چارێکی کۆتایی بەرنامەی ئەستێرەکانی زانکۆ هەڵم داوا لە سەرچاوەیەکی فراوان زانیاری گشتی کۆبکەمەوە بە هیوای ئەوەی سەرکەوێت. بۆ چارێکی کۆتایی بەرنامەی ئەستێرەکانی زانکۆ من و هاوڕێکانم باش خۆمان ئامادەکردووە و زانیاری باشمان کۆکردێتەوە لە ڕێگای کتێب و ئینتەرنێتەوە و هیوادارم سەرکەوتوو دێت. لە چارێکی کۆتایی بەرنامەی ئەستێرەکانی زانکۆ ئێمە زۆر باش خۆمان ئامادەمان کردووە و بە تایبەتی لەو کاتگۆریانە کە ئێمە پێشتردان خراپ بووین بە هیوای سەرکەوتنی زانکۆمان. هەروەها زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی، ناوم یادرزگار محەممەدە، تەمەنم 21 ساڵە، فێرخوازم لە قۆناغی سێم بەشی ئەندازیاری شارستانی زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی، بۆی ئاواتەخوازم لە داهاتوودا بم بە ئەندازیارێکی سەرکەوتوو. من ناوم مەستان ڕاستی، تەمەنم 22 ساڵە، فێرخوازم لە زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی بەشی ئەندازیاری شارستانی قۆناغی دوو. هیوادارم لە داهاتوودا بووم بە دیزاینەرێکی سەرکەوتوو لە بوارەکەی خۆمدا. من ناوم پڕوشە دیار بەکرا، تەمەنم 19 ساڵە، فێرخوازم لە قۆناغی یەک بەشی کارگەڕی کار لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی. هیوادارم لە داهاتوودا ببم بە بزنسبوومەنێکی سەرکەوتوو. من ناوم پێشواز عوسمانە، تەمەنم 21 ساڵە، فێرخوازی قۆناغی سەی بەشی ئایتیم لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی. لە داهاتوودا هیوادارم بم بە پرۆگرامسازێکی سەرکەوتوو. بێگومانم قۆناغە زۆر قورسترە بێت لە قۆناغەکانی پێشتر و پرسیارەکان قورسترە بێت، لەبەر ئەوە تیمەکەمان زۆر بە باشی خۆمان ئامادە کردووە و هیوادارم سەرکەوتوو بین بە پشتیوانی خوا و تاکیدیشم کە سەرکەوتوو بین. بە قۆناغی سێم زۆر بە باشی خۆمان ئامادە کردووە
دڵنیام کە پرسیارەکان ئاسان نابێت و بەرامبەرەکەشمان ئاسان نابێت بەڵام ئێمە هەوڵی خۆمان دەدەین بۆ ئەوەی کە بتوانین سەرکەوتوو بین. سەرکەوتنمان لە قۆناغی یەکەم و دوام بۆ هەندێرێکی گەورە بۆ هەوڵدانمان بۆ قۆناغی سێیەم. لەگەڵ گروپەکەماندا بەردەوام بووین لە هەوڵدان و کۆکردنەوەی زانیاری چونکە ئەمانزانی پرسیارەکان بەرە قورس بوونەڕوا و هیوادارم لە قۆناغی سێمیشدا سەرکەوتوو بین. لەبەرێک کە نزیکە بینەوە لە فایناڵی بەرنمەکە و پرسیارەکان زۆر قورسە بن بەرە قورستر و سەختتر ئەڕۆن لەبەرەمە پێویستە بە باشتری خۆمان ئامادە بکەین و ئامادەکاری باشیشمان کرد دووبارە بۆ ئەم بەرنمەیە و هیوادارین کە سەرکەوتنێکی باش بەدەست بێنین. هەر لەسەر پلانی بەرنمەی یەکەم و دووەم قوتابیەکان بەردەوام بوون لە خۆ ئامادەکردن بۆ قۆناغی سێم چونکە سەرکەوتنیان بەدەستهێنا بوو بەو شێوازی خۆ ئامادەکردنە بۆیە من متمانم پێیانە و گەشتبینم کە پێم وایە ئەیبەنەوە لە قۆناغی سێمیشدا. خۆشەویستان گەڕاینەوە وڵاتان وە بەرنامەکە دەست پێ دەکات بە پرسیارێکی خێرا بۆ هەردوو زانکۆ. هەردوو زانکۆ ئامادەن؟ پرسیارەکە دەڵێت یەک گەل، یەک وڵات، یەک سەرۆک سیاسەتی کام کەسایەتی مێژوویی بوو؟ یەک گەل، یەک وڵات، یەک سەرۆک. زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی. ماوچیتۆن. چێ؟ ماوچیتۆن. ماوچیتۆن؟ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی بەداخەوە وەڵامەکەتان هەڵە بوو. وەڵامی ڕاست ئەدۆڵف هێتلەر. کە ئێوە وەڵامەکەتان هەڵە بێ ئێمە ئۆتۆماتیکی مافی ئەوەی کە یەکەم کاتەگۆری هەڵبژێرن ئەچێتە تیمی بەرامبەر زانکۆی بەرامبەر زانکۆی کوردستان هەولێر مافی ئەوەتان هەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێرن. تەندروستی. تەندروستی. ئەی یاخود بی؟ ئەی. ئەو ئەنزیمەی کە چەوریەکان هەرز دەکات کام لەمانەیە؟ ئەی ئەمیلەیس، بی لیپەیس، سی ئەنترۆکینە، دی تریپسین. سی چرکەدانێ؟ بی لیپەیس. بی لیپەیس. محەممەد کاتان زۆرە بوو دڵنیا بوون لە وەڵامەکەتان؟ خۆی لە زمانی ئینگلیزی لیپید بەمانەی چەوری دێ پاشگری ئەیسیش دەیکاتە ئینزایم. لیپێز ئەو ئینزایمەیە کە چەوری هەرز دەکات. ئەمیلەیس زۆر زانیاریم لەسەر نییە بەڵام هەڵە نەبم لەگەڵ ئەمینۆ ئەسیدیتی. ئەنتەرۆکینە لەوانەیە لەگەڵ ئەگەر جەم لێ نەبوو ئەگەر لەگەڵ ئینتەرلۆکینی بی. ئینتەرلۆکینیش ئیشی ئەوە نییە ئیشی چۆندڵی هەرزکردن نییە. تریپسینیش هەڵە نەبم ئەنزیمێکی گەدەیە. غەڵەت نەم. باشە بابزانین لیپەیس وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ؟ زانکۆی کوردستان هەولێر وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان دەخاڵ. زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن؟ ئێمە شەر تەندروستی. تەندروستی. لە تەندروستی تەنها بیماوە کەواتە بی. پاتۆجینەکان بۆ و مایکرۆ ئۆرگانانە دەگوترێت کە ئەی دەبنە هۆی نەخۆشی، بی لە ناو لەشی ئاژەڵاندا هەنە، سی سوودمەندن بۆ لەش، دی لە ناو ڕۆگەکاندا هەنە. سی چرکەدانێ؟ دەرچکەتان ماوە؟ وەڵام؟ ئەی دەبنە هۆی نەخۆشی. ئەی دەبنە هۆی نەخۆشی. زانیاریتان هەبوو؟ پێشواز. بەڵێ پاسۆژینەکان لە ناوی خۆیەوە پاسەوانن کە
کورتکراوەیەوەیە کە نەخۆشیە مانای نەخۆشیەگەنە باشە شەرحەکەت ڕاستە بەس با بزانین وەڵامەکەتان ڕاستە یاخود هەڵێ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی وەڵامەکەتان ڕاستەوە دەخاڵتان بەدەزێنا کۆی خاڵەکانتان دەخاڵ زانکۆی کوردستان هەولێر چ کاتەگۆریەک هەڵەبژێر وەرزش ئەی یاخود بی کام لەم یاریزانانە پاڵەوانی جامی دەیڤسی تێنس بوو بۆ ساڵی 2010 ئەی لوکاس پاولی بی ڕافایل نادال سی نۆڤاک چۆیکۆڤیچ دی مارین کیلیچ سی چرکەدانێ ديفيس كاس منتخباتي تنسي حقيقة جراند سلامية منتخباتي أي أمن جملوي نو مارين كيليتش ممكن تقول رافائيل نادال دە شرکەتان ماوە زوو وەڵامێک بمەنێ وەڵام ئەی لوکاس پاولی ئەی لۆکاس پاولی مناقەشەکەتان لەسەر چی بوو؟ من دەزانم نۆڤاک جۆکۆڤیچ لە سال 2010 زۆر خراپ بوو لە گەمەیدا هەفدە هەژدە خراپ لە 19ەوە گەڕایەوە باش بووە بەس نزام جۆکۆڤیچ لە 18 خراپ بوو هەژدە خراپ بوو گومانمان لە بینی لوکاس پاولی و ڕافایل نادال بوو ئەم بەبیرمە ڕافایل نادال ئەی مارین کیلیچ ناویتان بیستووە؟ ئەگەر ئەو بێ ئەو بێ بەدارین سەرکەوتی باشە با بزانین لوکاس پاولی وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی کوردستان هەولێر بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست مارین کلیچ نەتاتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی کەتەگۆریەک هەڵدەبژێرن تەکنەلۆژیا ئەی یاخود بی ئەی یەکەم هاردیسکی کۆمپیوتەر لە ساڵی 1956 لەلایەن کام کۆمپانیاوە دروست کراوە A IBM B Dell C Apple D Microsoft سی شرکەتانێ دە شرکەتان ماوە وەڵام AIBM بۆچی مەستان IBM تان هەڵبژارد لە بینی ئێ و بیا تۆزە شکمان هەیە بەڵام دی و سی نییە هەستەکەین دی و سینە چکاوانە یعنی درەنتر دروست بوون مایکرۆسۆفت و ئەپڵ نوێترن لە چاو IBM و دێڵ ئۆکەی دێڵ و IBM لە نێوانەوە شکتان هەبوویەوە بەڵام IBM تان هەڵبژار باشە با بزانم IBM وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ
زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ. IBM لە ئێستاشە هەر پێشڕەوە لە دروستکردنی هارد دیسکە. زانکۆی کوردستان هەولێر کاتەگۆریەک هەڵدەبژێرن. بیرکاری بیرکاری ئەی یاخود بی ئەی تێگڕای ژمارە سێ و یەک لەسەر سێ دەکاتە چەند؟ ئەی یەک بی 4 لەسەر سێ سی 10 لەسەر سێ دی 5 لەسەر سێ سی چرکەتانێ سی دە لەسەر سێ سی 10 لەسەر سێ باشە کاتتان زۆر مابوو بۆ لەم پرسیارەکان زۆر قورسن و فریان ناکەوین و کاتەکە کەمە زوو وەڵامتان نایەوە. تێکرا واتە کۆکردنەوە سێ یەکسانە بە 9 لەسەر سێ و کۆ یەک لەسەر سێ دەکاتە 10 لەسەر سێ. بۆچی تێگڕایانی کۆ؟ ئەڤرێج بۆچی کۆ؟ تۆزێ پەلەتان نەکرد؟ یا تێگەیشتنی پرسیارەکە نیوەی وەڵامەکەیە دەڵێن. باشە بابزانین 10 لەسەر سێ وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ؟ زانکۆی کوردستان هەولێر وەڵامەکەتان هەڵەیە بەداخەوە وەڵامی ڕاست 5 لەسەر سێ تێکرایانی ئەڤرێج و دەبێ دابەش دوو بکرێنە تاتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی چ کاتەگۆریەکە هەڵبژێرن؟ تەکنەلۆژیا بۆ جاری دووهەم. تەنها بیماوە کەواتە بی. کام لەمانەی خوارەوە سیستەمەکان لە هاکەر دەپارێزن؟ ئەی ئەنتیڤایرەس بی فایروۆڵ سی هارد دیسک دی باکەپ سی چرکەتانێ. بی فایروۆڵ دی بی فایروۆڵ. پروشە بۆچی فایروۆڵتان هەڵبژار؟ لە بینی سیودیا بە تاکیدی زانیمان کە ئەو دوانە نییە فایروۆڵ و ئەنتایڤایرەس منێتەوە ئەنتایڤایرەس بۆ ڤایرۆسەکانە و فایروۆڵش بۆ هاکەرەکانە. دیواری ئاگرینیت بە دەوری کۆمپیوتەر ئەنتیڤایرەسی تر ئەنتیڤایرۆسەکانە ئێوە بۆی چوون. ئەی باکاپ ئیشەکەی چییە؟ باکەپ سیستەمەکە خەزنەکات بۆی هەست کێشەیەک دروست بێت لە سیستەمەکە بتوانانی ڕیستۆرێکیتەوە بەو پۆینتە. بە شوێنێکی تر خەزنێکی باشەوە لە هاکەریش دەی پارێزرێ یا نایپارێزر؟ باوەڕ ناس ئیشی یەکەمی ئەوە نییە باکە بۆوێ زانیاریەکان نەفەوتێ بۆ ئەوە نییە ئیشی یەکەمی بۆی لە هاکەر پارێزرێ. دە باشە بەبزانین فایروۆڵ وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ؟ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا. کۆی خاڵەکانتان 30 خاڵ. زانکۆی کوردستان هەولێر چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن؟ جوگرافیا جوگرافیا ئەی یاخود بی ئەی گەورەترین دوورگەی وڵاتی ژاپۆن کامەیە؟ ئەی کیوشۆ بی هۆنشو سی شیکۆکو
دی یاکۆشیما سی چرکەتان كام يكلم كام بس جملة ياكل شيء دە چرکەتان ماوە كيوشو اي كيوشو وەڵام وەڵام ئەی کیوشۆ ئەی کیوشۆ لەو ناچێت زۆر زانیاریتان هەبوو بێ لەو هەموو شە کیوشۆ زانیاریتان هەبوو ئۆنش و هیچ شێر کۆکەمە بەس ئەزان هەمووی شیتیای بەس شێر کۆکەمە لێرە یا شێر کۆکەمە نەنووسرایە ئەو شێ و کێ و دورگەی شێرکۆ یا و دورگەی کە شێرەکان تیاکۆ بنەوە جا شێرکۆ تۆ خۆ دەوێری بڕۆیتە دورگەیەک پڕبێ لە شێر لۆنا ئەگەر بەخۆی شێربی لێنە لیان ناترسی وا وڵای تۆ شێری ئازای باشە بابزانین کیوشۆ وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی کوردستان هەولێر بەداخۆ وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست هۆنشوو نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن زانست زانست ئەی یاخود بی ئەی ئایۆنی H+ چەند ئەلکترۆنی تێدایە ئەی سفر بی یەک سی دوو دی سێ سی چرکەتانێ هيدروجين كومالية كومالية يك آخر دە چرکەتان ماوە وەڵام بي يك بی یەک نية صفر مەستان کێ ئەی و یەک و کێ ژمارەیشتری هەڵبژارد مەستانی یەک وەنەموت سفر هيدروجين كومالية لا خشتي خولية لا كومالية كايا لبر ببي وهالمام جارت ئایۆن واتای چییە لە کۆڤەڵەن بووندا ئێمە بەندی ئایانی و بەندی کۆڤڵند بۆند و بەندی ئایانیمان هەیە بەندی ئانی واتە دوو توخم کە کارلێگەکەن بەیەکەوە شێری ئەلکترۆنەکەن بۆمە H2O باشە ئەچەکە و ئۆکا شێری ئەلکترۆنەکەن ئیتر ئەوەیە مەبستەکەی لەم پرسیارە دوو تۆن دەبینی دوو تخم دوو تخمی تایە ئێمە بەپێ و دیاریمان نەکرد بەپی ئەوەی کە هایدرۆجین ئەکەوێتە چ کۆمەڵەیەکەوە لە خشتەی خولیا بەپێ ئەوە دیاریمان کرد باشە با بزانین یەک وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی بەداخۆ وەڵامەکەتان هەڵەیە هایدرۆژین یەک ئەلکترۆنی هەیە ئایۆنی پلاس ینی واتە لە دەستی داوە کەواتە سفر دەمێنێتەوە و سفر وەڵامە ڕاستەکەی و نەتانتوانی ئەو دەقاڵە بەدەست بێنن زانکۆی کوردستان هەولێر بە وریاییەوە کەتەگۆریەک هەڵبژێرن باوەی ئێمەش زانست بێ زانست تەنها بی ماوە کەواتە بی کام لەم کانزایانە لەناو ئاودا هەڵدەگیرێت لەبەر ئەوەی زۆر بە خێرایی لەگەڵ هەوادا کارلێک دەکات ئەی سۆدیۆم بی فۆسفۆری سپی سی
فۆسفۆری سوور دی گۆگرد سی چرکەدانێ بس گۆگرت بە ئینگلیزی سڵفەر سلڤەر فۆسفۆرس پێچ سۆدیۆم یان OSB فۆسفۆری سوور نازم هەزەکەم گۆگر ئەم هەزەکەم دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ وەڵام بی فۆسفۆری سپی بی فۆسفۆری سپی زانیاریتان هەبوو محەممەد نەخێر ئەوم دەزانی ئەو بزانم یەک لە ینی مۆست ریاکتیڤ زۆرترین کارلێک دەکا غەڵت نەم سیوە کەپەر بەس لەوانە ئەوی تێدا نەبوو دڵنیا بووین کە سۆدیۆم نییە لە تاقیگەی کیمیایی بینیوتانە شتی واتان بینیوە فۆسفۆرمان نەبینەوە لە تاقیگەیکی نیە دەتان بینیوە هاتەن لە تاقیگەی ئیش بە بە شتیوان ناکەن چکە لەوانەیە کەلوپەلی پێویستمان نییە دەبێت عینەک لە چاوێ گۆگڵس و دەستوانە و دە باشە فۆسفۆری سپی با بزانین وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵێ زانکۆی کوردستان هەولێر وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستهێنا و کۆی خەڵەکانتان 20 خاڵ. زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی کاتەگۆریەک هەڵدەبژێرن. جوگرافیا جوگرافیا تەنها بی ماوە کەواتە بی گەورەترین دورگە لە دەریای ناوڕاستدا کامەیە؟ ئەی ماڵتا بی گۆزۆ سی مالۆرکا دی سیسیلی سی چرکەتانێ دی سیسیلی دی سیسیلی پێشەوەی وەڵامەکان بێ ئەویان و لەبەر تاکید خۆمان خۆتان ینی پێشەوەی کە زانیاریان هەبوو لەسەر ئەیوبیەکە دەرکەوێتان زانی سیسیلیە یا چۆن وا دڵنیا بوون چون بۆ سیسیلی نەوەڵە هەر زانیاری حەزەکەم لەکوایە سیسیلی لە خواری ئیتالی ئیتالیا خۆی شقلی لە پوتێکە چێوەکو وایە شەکێکی لە ئیتالیا لە سیسیلیا بێت سیسیلی ئەی ماڵتا لەکوایە ماڵتا لە لای ڕۆژئاوای سیسیلیە بەس ناتوانم بڵێم دەزەبێت کوێ ئەو لە ناو دەریاکە لە ناو دەریاکە لە شوێنی ناو دەریای ناوڕاستە باشە هەستانە کرد کەس ئەم دوورگانەتان نەبینیوە وەڵامی شیشیانم نەبی مەگەر بەخەو خۆشە بڕۆیا هاوینان حەزەکە کەس نییە باشە بابزانی سیسیلی وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستهێنا کۆی خاڵەکانتان چل خاڵ. زانکۆی کوردستان هەولێر چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن؟ هونەر هونەر ئەی یاخود بی ئەی لە هونەری فۆتۆگرافیدا کامێرا کە لە بنەڕەتدا وشەیەکی لاتی نییە بە چ واتایەک دێت؟ ئەی سندوقی وێنە بی ژوور سی سندوقی ڕووناکی دی هیچ کام سی چرکەتانێت لاتینیە دڵ وشەیەکی لاتینیە
وش لاتين لا ويدا هذا هذا كاميرا فوتوغراف نا كاميرا كاميرا جور هناك عربيتها ده شركتان ماوە بی ژوور بی ژوور شێرکۆ تۆزێ بۆمان باسکە بۆچی ژوورتان هەڵبژار چونکە وشەی کامێرا لە عەربی و هاتووە لە وشەی قومرە واتە ژوور و منیش فۆتۆگرافەرم چۆن چۆتە ناو لاتینەوە زۆر وشەی لاتینی و عەربی هەیە ینی تێکەڵا ششکۆر بەخۆشی وەکو فۆتۆگرافەرە جا شێرکۆ خۆی فۆتۆگرافەرە وڵا شێرکۆ تۆ بێ بزانی ینی وانە لۆی وەڵامدا تەواوە هەر شکلیشی بە کامەرەمانە چوی کە ئەواغیت باشە کامەرا بە سندوق ناچێ سندوقی وێنە یاخۆ سندوقی ڕووناکی وەختی خۆی کۆن یەک وشەیە کامەرا وشەیە یەک وشە ئەگەر دووەشە بە نازم بەس یەک وشەیە باشە با بزانی ژوور وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵێ ئافرم شێرکۆ وەڵامەکەت ڕاست بوو لە قەمرەوە هاتووە قەمرەت القیادە بە هۆڵەندیش بە ژوورەڵێن کامەر لە کامێرە ها توانی دەخاڵ بەدەستبێنی یاخود توانیتان دەخاڵ بەدەستبێنن و کۆی خاڵەکانتان 30 خاڵ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن بیرکاری تەنها بیماوە کەواتە بی نرخی ئێن دەبێت چەند بێت بۆ ئەوەی دووتوان ئێن کۆچوار یەکسان بێ بە 1/16 ئەی 6 بی 8 سی -3 دی -8 سی چرکەتان هەیە جوابەکە دی -8 دی -8 بەڵێ کاتتان زۆر مابوو چۆنتان حەل کرد ئەو معادلێ ئەگەر ئێن ناقسەشت بێت کەواتاوێ بە دوو توانی ناقص چوار ئەزانین بۆی دووتوانی ناقص چوار کێڵی 1/2 توان چوار کە دوو توان چوارە کاتە 16 کەتەواتە 1/16 باشە با بزانین -8 وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان 50 خاڵ زانکۆی کوردستان هەولێر چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن دووبارە هونەر تەنها بیماوە کەواتە بی لە هونەری فۆتۆگرافیدا یەکەی پێوانەکردنی ڕووناکی کامێرا چییە؟ ئەی لوکس بی کاندێلا سی وات دی لومیناس سی چرکەدانێ دە چرکەتان ماوە زوو وەڵام دی لومینەنس دی لۆمیناس دی لۆمیناس شێرکۆ زانیاری و نەبوو
خی ئیشم بۆ جۆرە کامرم نەکردیە. محەممەد تۆ زانی باتای ڕووناکی دێ لومینیشن لومنیت یعنی برێ ینی جێکە ڕووناک ئەی لوکس و کاندێلا وات پەیوەندی بە کارەباوە هەیە کاندێلای ڕووناچی ئەوە گڵۆ پۆشتانەیە. کاندێلا کاندڵ نییە شەماپە مۆم ئەوە شەمع و تۆ پەروانە ئێ بەس بۆ ڕووناچی ئەوی گڵۆپی بەکاردێ بۆ ڕووناچی گڵۆپ باشە بابزانین وەڵامەکەتان ڕاستە یاخود هەڵێ. زانکۆی کوردستان هەولێر بەداخە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست کاندێلا نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی لەو کاتەگۆریانەی کە ماون مێژوو وەرزشە دەبیات کامیان هەڵبژێرن وەرزش تەنها ئەی ماوە لە وەرزش کەواتە ئەی کۆنترین پاڵەوانێتی تێنس لە جیهاندا کام لەمانەی خوارەوەیە؟ ئەی جامی دەیڤس، بی جامی ئەمریکای کراوە، سی جامی وێمبڵدۆن، دی جامی یاری هاوینە. سی چرکەتانێت دە چرکەتان ماوە؟ وەڵام جامی ئەمریکای کراوە. بی جامی ئەمریکای کراوە. زانیاریتانە بوو؟ نەخێر نەخێر. زانیاریمان تۆزێک کەم کەم چند ساڵتان ژارد؟ ئەزانی جامیۆن بڵدن هی تەنسە بەس بەڕای پێشواز کۆنتر هەیە لەو پێشواز چۆن ئەم ڕایەت چۆن بۆ هات کە نازانم منش دڵنیانیم بەڵام کۆنتر هەیە لە وێمبڵدن کۆنتر هەیە. اینجا جامی ئەمریکا بێ و کراوەش بێ ها ئیشەک ئاسانە کراوە کراوە هیچی ناوێت هیچی ناوێ ها یاری بکەوتەوە. باشە بابزانین جامی ئەمریکای کراوە وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵێ. زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست جامی وێمبڵدن کە لە هەمووی کۆنترە لە ساڵی 1970 لە لەندەن ساز کراوە و نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی کوردستان هەولێر چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن؟ ئەدەبیات. ئەدەبیات ئەی یاخود بی؟ ئەی مەبەست لە لەنتەرانی لەم بەیتەی سالمدا چییە؟ لیقا خوایش دەکەم دایم کە بنوێنێ وەلێ ناچار ڕەزام حرفێ لە جوابت بشنوم با لەنتەرانی بێ. ئەی بینینی یار، بی قسەی ناخۆش و ڕق، سی وەرگرتنی وەڵام، دی قسەی خۆش. سی چرکەتانەیە؟ لقا خواهش لقا يعني بيني خواهش ببالي خواهش كدايم بنوي ولي ناچارين كأمن بنو بناچاري رزام حرف الجواب يعني رزام حرف قصينا خوش رزام حرف ما لن تراني بها قصينا خوش لا دە چرکەتان ماوە؟ سی وەرگرتنی وەڵام. سی وەرگرتنی وەڵام. بۆچی وەرگرتنی وەڵامتان هەڵبژارد؟ نازانی زانیاریتان نەبوو؟ محەممەد شەرعی جوانت کرد چی بوو ئادەی بۆمان باسکەرەوە. لقا بەمانای بینین دێ لقا خواهش دەکەم
داوای بینینی خوا دەکەم کە بنوێنی وەلێ ناچار وەبزان بەمانای کە بە ناچاری بنوم باشە ئەی محەممەدی تر بزانم تۆڵێکی یەکدانەوەی منەوە بوو دەرێ ڕەزام حرفی لە جوابت بشنەوم یعنی ڕازیم جوابت ببینم با قسەی ناخۆش ڕق ئەم دەم گۆبی بز لەسەر سیڕێکەتین تۆ بۆیەکی ئەی بۆ بە قسەیان نەکردی محەممەد سێ کە زووتیان سی دموکراسیەت ئاوی خراپە باشە با بزانین وەرگرتنی وەڵامێکی ڕاست وەرەگرن یاخۆت وەڵامێکی هاڵە زانکۆی کوردستان هەولێر بەداخە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست قسەی ناخۆش و ڕق لەنتەرانی لە قورانی پیرۆزدا هەیە کە کاتێک حەزرەتی موسا بە داوا لە یەزدانەکە بیبینێ ئەویش پێڵێ لەنتەرانی جا هاتۆتە ناو ئەدەبیاتی کوردیەوە و سالم بەمانای قسەی ناخۆش دێت ئێوەش نەتانتوانی ئەو دەخاڵە بە دەست بێنن ئەبواە بە قسەی محەممەدتان کردایە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی مێژوو ئەدەبیات کامێن هەڵبژێن ئەدەبیات تەنها بیماوە کەواتە بی کارکتەری سەرەکی هەردوو ڕۆمانی ڕۆژێک لە ڕۆژانی عەفدالێ زەینکێ هاوارە دیژلەیە مەمەد ئوزون خاوەنی چ پیشەیەکن ئەی شاعر بی ڕۆمان نووس سی دەنگبێژ دی بلوێرژەن سی چرکەتانێ دە چرکەتان ماوە وەڵام سی دەنگبێژ سی دەنگبێژ دوو ڕۆمانی جیاواز دوو نووسەری جیاواز دوو کارکتەری جیاواز یەک پیشە لای ئێوە دەنگبێژیە هیچ زانیاریدان نەبوو زانیاریمان نەبوو لەسەری زانیاریمان زۆر کەمە لە بوارە هیچ زانیارێکدان نەبووە کەسێکی تر لە تیمەکەمان کە ئەمڕۆ لێرە نییە ڕێز ئەو زۆر باشە زانی باشە با بزانین دەنگبێژ وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی شانس زیاوەرتان بوو و دەخاڵی ترتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان شانس خاڵ زانکۆی کوردستان هەولێر لە کەتەگۆریەکان تەنها مێژوو ماوە کەواتە مێژوو ئەی و بی هەیە کامیان هەڵبژێن ئەی قەڵای دوێن لە چیای سەلاحەدین لە باکووری ڕۆژهەڵاتی شاری هەولێر لە چ سەردەمێکدا دروست کراوە ئەی ئاشووریەکان سەدەی حەوتی پێشزاین بی خووریەکان سەدەی 21 پێشزاین سی هەزەبانیەکان سەدەی 9 زاین دی مێنشینی سۆران سەدەی 16 زاین سی چرکەتانێ خێزانی یەکیان
بس أخ ميرنشين سورا دري باكوري الله تساسي أولي باكوري هولي سوران دەست شرکەتان ماوە زوو وەڵامێکم منێ دی میرنشینی سۆران سەدەی 16 زای دی مینشینی سۆران سەدەی 16 زاین چۆنتان لێکدایەوە وای ئەگەرتی زانیاریمان زۆر نەبوو بەڵام یەکەم باکووری ڕۆژهەڵاتی شاری هەولێر سۆران ینی شاری سۆران دەکرێتە بەوە لەسەر چێ سەلاحەدین بەڵام باکووری چۆن قەزای سۆرانیش لە باکوور ڕۆژهەڵاتە دومیش لە باکووری ڕۆژهەڵاتی شاری هەولێر یعنی ئەم سەلاحەدینی ئێرە نییە ئەوەی ئەو منتیقی لای کوێ سۆران سۆران تەواو ئێ دومیش کەواتە مینشینی سۆرانە سەدەی 16 زاین محەممەد تۆڵێکی محەممەدی تر هیچی لێ ناڵ زانیاریتان زۆر نەبووە باشە باشە ئاشووریەکان لە کێ بوونەوە و سەردەما شرێکەکان لە میزۆپۆتامیا خوارەوەی عێراق میزۆپۆتامیا شەتڵ باشە ناکاتە باکووری هەولێر وانە باکووری هەولێر ئەی هەزەبانیەکان ئەوانە لە هەولێر زانیاریمان زانیاریتانی باشە با بزانین مێنشینی سۆران سەدەی 16 زاین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی کوردستان هەولێر وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەزێنا و کۆی خاڵەکانتان چل خاڵ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی با من کەتەگۆریەکان یەک کەتەگۆریتان بۆڵ بژێرم ئەویش مێژووە زانم زیرەکن لە مێژوو بەس تۆ عزیێت بەجێشن لە مێژوو بیتان بۆڵە بژێرم مێژوو بی بەس وەڵامەکەی لەسەر خۆتان مەغۆلەکان بۆ ماوەی 2 ساڵ گەماڕۆی شارەقەڵای هەولێریاندا لە کۆتاییدا لەلایەن سەرکردەیەکی کورد شارەکە بە ئاشتی ڕادەست کرا ئەو سەرکردەیە ناوی چی بوو؟ ئەی میر تەحسین بەگ بی میر محەممەدی سۆران سی میر شەرەفەدین گەڵالی دی میر بۆ داغبەگ سی چرکەتانێ کاتا خەریکە نامێنە زوو وەڵام سی میر شەرەفەدین گەڵاڵی سی میر شەرەفەدین گەڵالی چۆن سیتان هەڵبژارد میر شەرەفەدینی گەڵالی زانیاریتان هەبوو یار ئاواڵدان خۆشمان نازانێت چۆن هەڵبژار لە بینی خۆوانە دیسکەسمانە کریتر کاتەکە نەما میر تەحسین بەگ میری بیستوتانە میر تەحسین بەگ بۆ بزانم میری ئەزیدیەکان بوو دەبەرەوە ئەومان هەڵەبژارد باش ئێ میر محەممەدی سۆران باش بۆ ێزانی من خۆی بۆ هەی بۆچی دوایی لە میر شەرەفەدین گەڵالیتان هەڵبژارد هەراوا لە بەرەوەی کە بۆ ئەو مایەوە ئەو مایەوە باشە با بزانین میر شەرەفەدین گەڵالی وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵێ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی ئەم جارە شانس یاوەرتان بوو دەخاڵی تران بەدەستێناوە کۆی خاڵەکانتان 7 خاڵ
خۆشەویستانم قۆناغی یەکەم لە بەرنامەکەمان کۆتایی هات لە نێوان زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی و زانکۆی کوردستان هەولێرەمەوەی خاڵەکاتان بۆ بخێنمەوە. زانکۆی کوردستان هەولێر 40 خاڵ. زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی 7 خاڵ. قۆناغی یەکەم کەتەگۆریەکان تەواو بوو. قۆناغی تر ماوە ئەویش ڕوبەڕووبوونەوەی تاکەسیە. خاڵەکان دەکرێت جیاوازی بەسەرا بێت و بەرز بکرێتەوە. خۆشەویستانم پاش کەمیشکە دەینەوە وڵاتە. کاتگۆری مێژومە هەڵبژارد و پرسیارەکە دەیگوت قەڵای دوێن لە کام سەردەم دروستکراوە و لە لای چێوە. وەڵامەکەمان ڕاست بوو ئەویش کە میرنشینی سۆران بوو لە سەدەی 16. لە کەتەگۆری ئەدەبیات پرسیارەکە لە مانای بەیتی شعرێکی سالمیە پرسی. من وەڵامە ڕاستەکەم ئەزانی کە بی بوو قسەی ڕق و ناخۆش، بەڵام تیمەکەم لە سەوەڵامی سی ڕێککەتن کە وەرگرتنی وەڵام بوو وەڵامەکەش هەڵە بوو. کەتگۆری بیرکاریمان هەڵبژارد کە داوای تێکڕای نێوان ژمارە 3 لەسەر 3 دەکرد. ئەوە بوو من زۆر پەلم کرد و ڕێک وەڵامی دە لەسەر سم داوە، بەڵام بخۆی لە ڕاستدا تێکرا کە من بە سەرجەمی تێگەیشتم تێکرا بەواتای کۆکردنەوەی دوو ژمارە و دابشکردن بەسەر دوودادێ. ئەوە بوو 5 لەسەر 3 وەڵام ڕاستەکە بوو و من بە پرسیارەکە هەڵدەگرم. دیممان کاتگۆری هوەری هەڵی بژارد. پرسیارەکە دەیویست بزانێ مانای وشەی کامێرە چییە؟ ئێمە زانیمان وەڵامەکە ژوورە، چونکە من پێشتر زانیاریم هەبوو لەسەر ئەو وشەیە کە دەمزانی لە وشەی قومرەی عەرەبی هاتووە. ئێمە کاتەگۆری تەندروستیمان هەڵبژار و پرسیارەکەی کە بۆمان هات ئەوە بوو پاتۆچینەکان ئەوانن کە ئەبنە هۆی چی. ئێمە پێشتر ئەومان خوێندبوو و زۆر تاکید بووین کە ئەو مایکرۆئۆرگەنیزمانن کە ئەبنە هۆی توشببوونی نەخۆشی و لەبەر ئەومان هەڵبژارد و خۆشبەختانە وەڵامەکەمان ڕاست بوو. لە کەتەگۆری مێژوودا پرسیارەکەمان هەڵبژارد. پرسیارەکەەوە بوو کە مەخۆلەکان بۆ ماوەی 2 ساڵ قەڵای هەورێریان گەمارۆدا، بەڵام لە دوای ئەم 2 ساڵە لەلایەن چ میرێکی کوردەوە قەڵاکە ڕادەست کرا بە ئاشتیانە. هەر لە سەرەتای پرسیارەکەەوە ئێمە دڵنیان نەبووین، بەڵام وردە وردە وەڵامەکانمان لا ئەبرد کەممانە کردەوە. لە پاشاندا گەشتین بە میر شەرەفەدینی گەڵاڵی بە خۆشحاڵی وەڵامەکەمان ڕاست بوو. لە کاتگۆری وەرزشدا پرسیارێکمان بۆ هاتوانێ کە ئایا کۆنتترین پاڵانێتی تەنز لە جیهاندا کامەیە؟ لە نێوان جامی ئەمریکای کراوە و وەمبڵدندا تەکید نەبووین، بەڵام پێمانەوە بوو جامێکی تر هەیە کە کۆنتترە لە وەمبڵدن، بۆیە وەڵامی ئەمریکای کراوەمان هەڵبژارد و بەداخەوەی وەڵامەکەمان ڕاست نەبوو. لەیەکە لە کاتیگۆریەکانی کە هەڵمان بژار تەکنەلۆجیا بوو و پرسیارەکەش ئەو بوو کە یەکەمین هاردیسکی کۆمپیوتەر لە ساڵی 1956 دروست کراوە لەلایەن چ کۆمپانیایەکەوە بووە و جوابەکەش ئێمە لە بینی IBM و دێڵا تۆزێ شکمان هەبوو، بەڵام دەتە لە IBMەکەەوە نزیک بوو زانیاریەکانمان و ئەوشمان هەڵبژار و بە خۆشحاڵی وەڵامەکە ڕاست دەرچوون. خۆشەویستان دووبارە سڵاو و گەڕاینەوە وڵاتان هاتینە کۆتا قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکەسی. پێشەوەی دەست پێ بکەین ئەمەوێ خاڵەکانتان بەبیر بێنمەوە. زانکۆی کوردستان هەولێر 40 خاڵ. زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی 7 خاڵ. ململانەکەی نێوان ئەم دوو زانکۆیە بۆ ئەوەی کە یەکێک لەو زانکۆیانە سەر بکەوێ بچێتە قۆناغی داهاتووە. قۆناغی داهاتووش نزیکتر ئەبێتەوە لە فاینەڵ. فاینەڵیش یعنی نازناوی ئەستێرەکانی زانکۆ بە واتای ئەوەی کە هەر کەسێ ئەو نازناوە بەدەستبێنێ، هەر زانکۆی ئەو نازناوە بەدەستبێنێ دەبێتە براوەی خەڵاتی یەکەم. خەڵاتی یەکەمیش بریتە لە $20,000 کە بۆ هەر قوتابیەک $5,000 و خەڵاتی دووەم $10,000 کە بۆ هەر قوتابی $2,500 توانن سەفەری پێ بکەن بۆ سیسیلیا یاخۆ ماڵتا توزانم لاپتۆپێکی پێ بکڕن، کتێبی پێ بکڕن و هیوای سەرکەوتتان بۆ دەخوازمەوە. اینجا بابینەوە سەر ئەم قۆناغەی بەرنامەکەمان کە بریتە لە ڕوبەڕووبوونەوەی تاکەسی. خۆتان دەزانن هەر زانکۆیی قوتابیەکەتە لای من
بۆ ئەم دوو قوتابیە 5 پرسیار هەیە وەرد پرسیارەی 5 خاڵی لەسرە لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی یاد بە خێراتی لە زانکۆی کوردستان هەولێر محەممەد محەممەد خۆش بەخێر بی 5 پرسیار هەر پرسیاری 5 خاڵی لەسرە پرسیار یەکەم دەڵێت کەشتی تەیتانیک لە ساڵی 1912 لە کام بەندەری بەریتانیا بەرەو نیویۆرک زانکۆی کوردستان لەکان بەندەری بەریتانیا لە کام کاریبیان لە ئەمریکا هەڵێ با پرسیارەکە بە تەواوی بخێنمەوە کەشتی تەیتانیک لە ساڵی 1912 لە کام بەندەری بەریتانیا بەرەو نیویۆرک بەڕێکەوت بینی دوو بەندەران پۆرتسمەث و بریستڵ بەس پۆرتسمێت بەڵێ هەڵەیە وەڵامە ڕاستەکە ساوثهامپتن وەڵامە ڕاستەکە بوو نەتوانێت 5 خاڵە بەدەست بێنن دوم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت وڵاتی کینیا لە کام کیشوەردا زانکۆی ئەمریکی عێراق ئەفریقا یا زۆر ڕاستە و توانیت 5 خاڵ بەدەست بێنی بۆ زانکۆکات سێم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت پایتەختی ئیمپراتۆری بیزانس شارێک زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی ئەستەمبول ئەو کاتە پیانەوە و قوستەنتەنیە ئەستەمبول ئەو کاتە پیانەوە و قوستەنتینیە زۆر ڕاستەیە توانیت 5 خاڵی تر بەدەستبێنی بۆ زانکۆکەت چوارم پرسیار بۆ ئێوە ئەوە پرسیارەکە دەڵێت باراک ئۆباما چەندەمین سەرۆکی ئەمریکا بوو زانکۆی کوردستان هەولێر ژمارەکەی 49هەمین محەممەد هەڵەیە یا دەزانی 47هەمین ئەویش هەڵەیە وەڵامی ڕاست 44هەمین سەرۆکی ئەمریکا نەتانتوانی 5 خاڵە بەدەست بێنن پێنجەم پرسیار بۆ ئێوە واتە کۆتا پرسیار و پرسیارەکە دەڵێت وەستا ڕەجەب چەکی تۆپهاوێژی بۆ کام میرنشینی زانکۆی کوردستان هەولێر میرنشینی سۆران زۆر ڕاستە محەممەد توانیت 5 خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت و زۆر سوپاسی ئەوواکەمە توان بچنەوە شوێنەکانی خۆتان لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی مەستان بەخێربیت زانکۆی کوردستان هەولێر هاوڕێ تۆش بەخێر بیت بە هەمان شێوە 5 پرسیار بۆ ئێوە و هەر پرسیارەی 5 خاڵی لەسرە پرسیاری یەکەم دەڵێت پێوەری پیئێچی خوێن چەندە زانکۆی ئەمریکی پێوەری پیئێچی خوێن چەندە زوو خەریکە کاتە نامێنێ یەک مەستان هەڵێ هاوڕێزانی نۆش هەڵەیە لە نێوانیاندایە 7.4 ئەوەی کە بیرم بێ هی ئاو حوتە وانە هی خوێن 7.4 نەتانتوانی 5 خاڵە بەدەست بێنن دووەم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت گێگا نیشاندەری چ ژمارەیە زانکۆی کوردستان هەولێر گێگا نیشاندەری چ ژمارەیەکە 1024 هەڵێ مەستانە زانی دەبەتوانی
زۆر ڕاستە مەستان توانیت 5 خاڵ بەدەست بێنیت بۆ زانکۆکات. سێم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت پایتەختی نەتەوەی وڵاتی ئوسترالیا چ شارێک؟ زانکۆی کوردستان هەولێر. پایتەختی نەتەوەی سیدنی سیدنی. هەڵەیە مەستان هەمیشەم لە مەشکاوە بەس یەک دقە. زوو وەڵام بەرێ. هەمیشەم لە مەشکاوە. مەستان کەستان نەتانزانی وەڵامە ڕاستەکە کانبێرا کە پایتەختی نەتەوەیی وڵاتی ئوسترالیا. ناتانتوانی و پێشخاڵە بەدەست بێنن. چوارم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت پرۆسەی دیسالینیشن لە ئاودا بۆ چ مەبەستێک بەکاردێت؟ پرۆسەی دیسالینیشن دیستلیشن دیسالینیشن دیستلیشن یعنی مثلا لە ئاو نەفتمان هەیە لێکیان جودا دەکەی بە دیستلیشن لێک جوداکردنەوە. پرۆسەی دیسالینیشن دیسالینیشن. زانکۆی کوردستان هەولێر ئەڵێی ناوەکەی مەستان تۆ زانی؟ ئایۆناندن چی؟ ئایۆناندن ئایۆنادن ئایۆنانتن هەڵەیە کەستان نەتانزانی وەڵامە ڕاستەکە لابردنی خوێ. نەتانتوانی ئەو پێشخاڵە بەدەست بێنن. پێنجەم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت نرخی ئای توان 5 دەکاتە چەند کاتێک ئای یەکەی ژمارە ئاوێتەکان بێت؟ نرخی ئای توان 5 دەکاتە چەند کاتێک ئای یەکەی ژمارە ئاوێتەکان بێت؟ زانکۆی کوردستان هەولێر. -5 -5 هەڵەیە مەستان نەزانی؟ نازانمە بەس لە ژمارە ئاوێتەکان چێ یەک دقە. کۆمپلکس نمبر زوو کاتە خەریکە نان. سفر سفر سفریش هەڵەیە هاوڕێ وەڵامەکەی تۆ شەڕە بوو ئێستا هەڵە بوو تۆ چی ئەوە 5 radical -1 وەڵامە ڕاستەکە ئەگەر نرخی ئای توان 5 دەکاتە چەند کاتێک ئای یەکەی ژمارایەتەکان بێت بریتە لە ئای. نەتانتوانێت پێشخاڵە بەدەست بێنن. زۆر سوپاس یاروتانەکەم ئەتوان بچنەوە شوێنەکانی خۆتان. دوو بەشدار بوویتر لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی پڕوشە. پڕوشە بەخێر بێیت. لە زانکۆی کوردستان هەولێر شێرکۆ. شێرکۆ تۆش بەخێر بێیت. 5 پرسیار بۆ ئێوە. هەر پرسیارەی 5 خاڵی لەسرە و پرسیاری یەکەم دەڵێت یاسای چەندەمی نیوتن بە یاسای ئینەرشیا ناسراوە؟ یاسای دووەم زانکۆی ئەمریکی هەڵەیە یاسای چەندەمی نیوتن بە یاسای ئینەرشیا ناسراوە؟ سێم یاسای سێم هەڵەیە کەستان نەتانزانی وەڵامە ڕاستەکە یاسای یەکەم. نەتانتوانی و پێشخاڵە بەدەست بێنن. دووەم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت بەرزترین لووتکە لە کیشوەری ئەوروپادا کامەیە؟ زانکۆی کوردستان هەولێر. ماترهۆرن 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 هەڵەیە پروشە ئازانی؟ پروشە وەڵامە ڕاستەکە ئەلبرس. نەتانتوانی ئەو پێنجخاڵە بەدەست بێنن. سێم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت کام بنەماڵەی ئیمپراتۆری چین دەستی کرد بە دروستکردنی دیواری چین؟
کام بنەماڵەی ئیمپراتۆری چین دەستی کرد بە دروستکردنی دیواری زانکۆی کوردستان هەولێر؟ چینگ چین هەڵەیە پڕوشە زانی یان داینەستی یان بەداخۆ کەستان نەتانزانی وەڵامی ڕاست بە نەماڵەی کین نەتانتوانێت پێشخاڵە بەدەست بێنن. چوارەم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت کام وڵات میوانداری کۆبوونەوەی لووتکەی جی7 ساڵی 2009 کرد؟ کام وڵات میوانداری کۆبوونەوەی لووتکەی جی7 ساڵی 2009 کرد؟ زانکۆی کوردستان هەولێر. بەرازیل بەرازیل هەڵەیە پڕوشە ئەزانی زانیاری منە نەخێر. زانیاری نییە. وەڵامە ڕاستەکە فەڕەنسا. نەتانتوانی و پێشخاڵە بەدەست بێنن. پێنجەم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت شۆڕشی پیشەسازی لە کام وڵات سەری هەڵدا؟ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی. لە کام کشوەر؟ لە کام وڵات؟ لە ئەوروپا بۆ زان بەس کام وڵات دەست ڕڤۆلوشن زوو وەڵامێکم بەرەیە کات خەریکە نامێت. ئیسپانیا. ئیسپانیا هەڵەیە شێرکۆزانی بەریتانیا. بەریتانیا زۆر ڕاستە شێرکۆ توانیت پێشخەڵ بەدەستبێنی بۆ زانکۆکە. زۆر سپاس یارمتوانەکەم بچنەوە شوێنەکانی خۆتان. کۆتا دوو بەشدار بوو لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی پێشواز پێشواز بەخێر بێت. لە زانکۆی کوردستان هەولێر محەممەد. محەممەد تۆش بەخێر بێ. کۆتا 5 پرسیارە. پرسیاری یەکەم بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت دایکە تێرێزا لە ساڵی چەند خەڵاتی نۆبلی ئاشتی وەرگرت؟ دایکە تێرێزا لە ساڵی چەند خەڵاتی نۆبلی ئاشتی وەرگرت؟ زانکۆی کوردستان هەولێر. 1957. 1957 پێشواز 1995 1995 ئەویش هەڵەیە وەڵامە ڕاستەکە 1979 نەتانتوانی ئەو پێشخاڵە بەدەست بێنن. دووەم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت سەرۆکی ئەمریکا لە کاتی شەڕی دووەمی جیهانی کێ بوو؟ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی. فرانکلین دی ڕۆزڤێلت. فرانکلین دی ڕۆزڤێلت زۆر ڕاستە پێشواز توانیت پێشخەڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت. سێم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت بە زیادبوونی پەستان پلەی کوڵانی شلەیەک چی لێ دێت؟ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی. نزمە بێتەوە. نزم دەبێتەوە. هەڵەیە محەممەد دەزانی؟ ناگۆڕێت. ناگۆڕێت. هەڵەیە زیاد دەبێت. زیاد دەبێت. وەڵامە ڕاستەکە بەرزتر دەبێت نەتاتوانی ئەو پێشخاڵە بەدەستبێن. ئێگەر نەگۆڕێ و بەرز بێتەوە نیە؟ باشە. چوارم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت کام شاری ئیتالیا خاوەنی تەلارێکی لارە؟ کام شاری ئیتالیا خاوەنی تەلارێکی لارە؟ زانکۆی کوردستان هەولێر. میلان. میلان هەڵایە پێشواز زەزانی؟ ناوی پیزا تاوەرە بەس نازام لەکوێ. ڤێنیس. ڤێنیس هەڵێ ناوی پیزا تاوەرە یا ڕۆمە. وەڵامە ڕاستەکە پیسا. پیسا؟ مەڵێ پیسا تاوەر لە پیسا؟ پیسا تاوەر نییە. پیسا تاوەرەکەم ڕاست. نەتانتوانی و پێشخاڵە بەدەست بێنن. پێنجەم پرسیار کۆتا پرسیار و پرسیارەکە دەڵێت خاوەنی بیردۆزی ڕێژەیی کام زانە؟ زانکۆی کوردستان هەولێر. ئەلبێرت ئاینشتاین. ئەلبێرت ئاینشتاین زۆر ڕاستە محەممەد توانین پێشخاڵ بەدەست بێنی بۆ زانکۆکەت فەرموون بۆ جێگەکانی خۆتان. پێشبڕکێکەی نێوان زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی و زانکۆی کوردستان هەولێر کۆتایی هات
ئەمەوێ خاڵەکانتان بۆ بخێنمەوە. زانکۆی کوردستان هەولێر 55 خاڵ. زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی 90 خاڵ. زۆر بەداخەوە زانکۆی کوردستان هەولێر بەجێمان دێڵن. من زۆر سوپاسان دەکەم کە ئێوە بەشدار بوون لەگەڵ ئێمە و هەوڵی خۆتاندا ماندوو بوون و هیوادارم لە ژیانتانە سەرکەوتوو بن، لە خوێندنەکەتانە سەرکەوتوو بن و کۆڵ لە دەربن و ئینشەڵا ساڵی داهاتوو دەتانبینینەوە. زۆر سوپاسان دەکەم. چەپڵەیە بۆ زانکۆی کوردستان هەولێر. و دەستخۆشی لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی دەکەم و هیوادارم لە قۆناغەکانی داهاتووشا سەرکەوتوو بن و خاڵێکی باشتان بەدەستهێنا، بەردەوام بن، پرسیارەکان سەخترە بن، قۆناغی داهاتوو ململانەکە سەختتر دەبێت لەبەرەوە وریابن و سایی بکەن. و خۆشەویستان زۆر سوپاسی ئێوە دەکەم کە تا ئێستا لەگەڵمانە بوون. تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم. خواتان لەگەڵ و کاتێکی شاد. بە خۆشحاڵی ئەمڕۆ توانیمان سەرکەوتوو بین و لاوەش مهمتر توانیمان چێژێکی زۆر بینین لە بەشداریکردمان لەم قۆناغەدا و ئیشەڵا هیوادارم لە قۆناغەکانی داهاتوودا سەرکەوتوو بین و بەرەو فاینەڵەچی سەرکەوتوو بین بردمانەوە قۆناغی سێمان تێپەڕاند. دڵنیام کە قۆناغی داهاتوو ئاسان نابێت، بە دڵنیایەوە خۆمان بە باشی ئامادەکەین و هەوڵەین بەرەو فاینەڵ بڕۆین. زۆر پێم خۆشە کە لە قۆناغی سێمیشدا سەرکەوتوو بین، هەرچەندە کارەکە ئاسان نابێت و پرسیارەکان قورسترە بن، بەڵام ئێمە بەردەوامە بین لە هەوڵدان و کۆکردنەوەی زانیاری و هیوادارم لە قۆناغی داهاتووشدا سەرکەوتوو بین. زۆر بە خۆشحاڵی توانیمان قۆناغی سێمی بەرنامەکەش ببینەوە و تێ بپەڕێنین و هەوڵێکی باشی خۆمان نییە و توانیمان زۆر بە باشی نمرێکی باش بەدەست بێنین و زۆر خۆشحاڵین بەم برنەوەیە و ئەبێ باشتر خۆمان ئامادە بکەین لە بەروی یەک قۆناغمان ماوەکە بەرەو فاینەڵ بچین. ئاسان نابێ بەڵام هەڵی خۆمانی. بێگومان زۆر خۆشحاڵم لە برنەوەی تیمەکەمان لە قۆناغی سێمیشدا بۆ قۆناغەکانی دواترە بێ هەوڵێکی زیاتر بدەن. بێگومانەمە شانازیان پێواکەین و هەم متمانەشمان پێیانە کە سەرکەوتووە بن و ئێمە هەوڵی برنەوەی نازناوەکەین. بەداخەوە لە قۆناغی سێم نەمانتوانی سەرکەوین و بەڵام هەستێکی خۆشم هەیە کە بەشداریم کرد لەو بەرنمەیەوە و لە ڕووی ئەو بەرنمەیەوە زۆر زانیاریم کۆ کردەوە و سوودێکی زۆر باشیە بوو بۆ خۆم بۆ تیمەکەم. بەشداریکردن لە پرۆگرامی ئەستێرەکانی زانکۆ تاقیکردنەوەیەکی نوێ بە سوود بوو. هەرچەندیش حەزمان نەکرد زیاتر بڕۆین بەرەو فاینەڵ، بەڵام لە ژیاندا دۆڕاو دەبێت هەبێت، ئێمەش ئەو جارە دۆڕاوەکە بوو. لە پرۆگرامی ڕابردوو دوایەوەی بردمانەوە نمونەی پاریسان جەرمان بەرشلۆنەم هێناوە، بەڵام باوەشم لە بینەچە یاری پاشەوە بەرشلۆنە بەرامبەر یوڤانتس دۆڵە. ئێمەش ئەم شەوە ئەومان بەسەر هاتوو من بەرپرسیارەتە هەڵدەگرم. هەستێکی ناخۆشم هەیە، بەڵام لە ڕێگەی پرۆگرامە زۆر کەسم ناسی و زانیاری زۆرم کۆ کردێتەوە. بێگومان دنیا کۆتاییە ئەگەر وەڵامێک لە پرسیارێکی زانیاری گشتی نەزانی، بەڵام بێگومان خۆشترەوە هیوای سەرکەوتن بۆ تیم بەرامبەرش دەخوازم. تا ئێستا تیممان زۆر باش بوو، بەس بەداخەوە لەو قۆناغەدا زۆر وەڵامی غەڵەتماندا، بەس ئێمە هەر لە زۆر زانکۆی باشتر بووین و ئینشاڵە ساڵی داهاتوو باشتریش دەبین.